هەرچەندە دەستگیرکردن و سزادانی چالاکوانان و گیراوانی بادینان بەلای یاساناسانەوە تەواو پێچەوانە یاسایە، بەڵام دادگاکانی هەولێر سوور بوون لەسەر سزادانی چالاکوانان و ڕۆژنامەنووسان و ئەو تۆمەتانەی پێش دادگاییکردنیان خراپبوویە پاڵیان دوجار هەر ئەوە بەسەریاندا سەپێنرا. ئێستاژ یاساناسان دیبەیت و کۆبوونەوە لەسەر ئەوە دەکەن ئاخۆ دیوەکەی دیکەی دەستگیرکردنی ئەو کەسانە چییە، بەڵام هەمیشە دێنەوە خاڵی یەکەم کە بەناحەق دەستگیرکردن و سزادانیانە. جیراوێکی نایاسایین و پێودانکانی مافی مرۆڤ بڕەچاو نەکراوە و زۆر لەسەرم بوارە شماوتووە. پرسیارەکەوەی ئەمڕۆ ئایا دیوەکەی تری چیە؟ ئێمە دیوەکەی ترمە بەسمانەوەیە کە لیقایشی هادیئی بەناو خۆمان نابچینەوانێ بڵین ئێمەی ڕۆژنامەنووس خەلەلمان لەکوایە بە شێوەیەکی ئەم بڵین دوو مەڕۆ کەیسە لە ڕووی یاسایەوە خەلەلەکەی لەکوایە لە ڕووی داواکاری گشتیەوە خەلەلەکەی لەکوایە. یاساناسێک دەڵێت دادگاکان جاران بوێرانەتر بڕیاریان دەدا و سربەخۆتر بوون تا ئەو کاتەی پارتی وێچێتی دادگاکانیان جیا کردەوە. دادگاکان مادەی یاسایی بەکاردەهێنن بۆ گونجاندنی ئەو بارودۆخەی کە خۆیان دەیانەوێت. لەو قۆناغی سەرەتایە نیان ئەتوانی وا لە دادگاکان بکەن لەبەر ئەوی دادگاکان هێشتا دادوەری بێلایەنی زۆر تیاما بوو و نەئەتوانرا بۆ جۆرەی ئێستا کۆنتترۆل بکرێ، بەڵام لەم قۆناغی ئێستای حکومڕانی پارتی وێکێتیە بە تایبەتی لە دوای ئەوەی کە نیەتیان هێناوە بۆ چەندین ساڵی داهاتوش دادوەرەکان هەر بە هاوبەشی بێت لە نێوان ئەو دوو حیزبەیە بۆ شتێک نامێنێتەوە بە ناوی ئەوەی کە دادگای سربەخۆ یا خود دادگایەک کە بە پێی قانونەکان حکوم بە بڵێ مادەی یاسایی بەکار ئەهێنن، بڵێ بۆ دەرکردنی بڕیار وە بۆ ڕەتکردنەوەی یاخود بۆ قبولکردنی ئەو بڕیارانە لە دادگای تەمیزیشەوە دیسان دەقی یاسایی بەکار ئەهێنن، بەڵام ئەو دەقی یاسایانە ئەی گونجێنن بە پێی ئەو بارودۆخی کە ئەیانەوێ وابێت. ڕێکخراوەکانی چاودێری یاساش دەڵێن کاتێک هێز و دەسەڵات لای ئەو هێزانەیە کە یاسایان بەدەستا هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکرێت، ئەوەی خۆیان بیانەوێت ئاکامی دادگاییەکەش هەر ئەوە دەبێت کە خۆیان دەیانەوێت. ئەگە زۆر بە سادی پێت بڵێم بۆچی عنی وا دەچوو لەبەرەوەی دەسەڵات بەڕاستی دەسەڵات لای ئەوانە، یعنی هێز و دەسەڵات لای ئەو لایەنەیە کە یاساکەت جێبەجێەکە بەسەرتا ئەمەیە نیگەرانێکە لای ئەمە دروست کردووە، یعنی کۆمەڵێک بنەما هەیە بۆ ئەنجامدانی دادگاییکردنی دادپەروانە بەرامبەر بە هەموو کەس یەکی لەوانە لە مای 24 سەعاتەوە بێ دادوەری دادگای لێ کۆڵینەوە بتبینێ مناقەشەی بەڵگەکان لەگەڵا بکە بتوانی مافیەوەت هەبێت کە سوکارت بیا بەلایانی کەم و پارێزەرێکت هەبێت داکۆچی لێ بکات ڕێگەی پێ بێ لەگەڵ تا بێ کاکە ئەوانە هیچی نەکراوە نەخن زۆر شتی کەش نەکراوە لەم کەیسە ئەمە یەکە جێی نیگەرانی بوو کەوای کردووە کە زۆر لەو ڕێکخراونە دەوڵەتیانە و زۆر لە ڕێکخراو ناخۆیەکان نیگەرانێکی قوڵیان هەیە بەرامبەر بەم دۆسیە. یاساناسان دەڵێن کاتێک لە وڵات سەروەری یاسا و دادگاکان دەکەونە ژێر هەژمونی حیزبیەوە بێتاوان تاوانی بەسەردا ساغ دەکرێتەوە و تاوانباریش بۆی دەردەچێت وەکو هەرێمی کوردستانی لێ بەسەر دێت. هاوڵاتی متمانەی بەدام و دەستگای یاساییەکان نامێنێت چونکە کاتێک دەوتێت یاسا لەسەر و هەمووانەوەیە تەنها بە قسە ناکرێت و دەبێت بەکردار بسەلمێنرێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.